مامۆستای مەلا محەممەدی جەلیزادە زانای پایەبەرزی کوت کە ناسراوە بە مەلای گەورەی کۆیە لە تەفسیرەکەیدا ئەوەی دەبەرگیەکە دەڵم لە تەفسیرەکەیدا بەرگی یەکەم لاپەڕی 129 دەفەرمێ کابرایەکی ساحیر هات بۆ کۆیە من لە خزمەت باوکم و ئەواندا بووم دەفەرمێ کابرای ساحیر خەڵک لێ کۆبەوە لە ناو مەیدانی لای مزگەوتی گەورەی کۆیەدا سحری دەکرد بۆ خەڵک چوار فلسە سوورکەمدایە چوار فلسی سوور پێڵەن فلسە سوورکە کە زۆر بێ نرخە دامێ و خستیە جامێکەوە دوای ئەوەی لە خست جامە ئاوەکەی خست دەستی پێدا کرد و هێندێ ورتەورتی کرد و هێنایە دەرەوە چوار فلسە سوورکە بێ نرخەکە بوون بە 4 لیرەی زێڕی سوور مۆری شاهانەیان پێوە بوو 4 لیرەی زێڕی سوور وەکو ئەوەی ئەمڕۆ بڵێن 4250 دیناری تەبع بکرێ بە 400 دۆلار یان زیاتریش زۆر زیاتریش ئەڵێ دەستم لێ دەدا وەڵڵاهی ئەمانە لیرەی سوورن ئەمە زێڕی خالیسە عیارە 24 مۆری دەوڵەتی شاهانەی پێوەیە بەڵام دوای ماوەیەک لێ وەرگرتمەوانێ و خستیەوە ئاوەکەەوە کە دەری هێنایەوە هەر فلسە سوورکەکەی خۆم بوو زۆرم بەلاوە سەیر بوو خۆشتی وتی من ساحرم وتم باشە تۆ بۆ ئەم بەزمە دەکەی ئەوەتانێ لێرە خەڵک شتێکت دەداتێ لەوێ پاروێک نانت دەداتێ لەوێ لە کۆنێکت پێدەبەخشێ باشە بۆ نایی هەر یەک تورەکە فلسی سوورکە کۆکەیتەوە کە زۆر هەرزان و بێنرخە بەس ئەوەندە بکەی بە زێڕ کە لەبەر چاوی مندا کردت بە لیرەی سوور خۆ بەس ئەوەندەت هەبێت دەوڵەمەندترین کەس دەبی وتی کاکەی جان وەڵڵاهی ئەوەی من دەیکەم هەمووی چاوبەستەکیە هیچی ئەسڵ و ئەساسی نییە ئەمە دوای ماوەیەکی تر هەر بۆ خۆی ڕەنگەکەی دەردەکەوێتەوە بەس لەبەر چاوی ئێوە وای لێ هاتووە ئەمە چاوبەستەکیە ئەمە سحر و جادووە ئەمە بەتاڵە وەڵڵا حکومەت پێشم دەزانێ و دەشم گرێ و سەریشم تێدا دەچێت بەڵام ئاوا ڕۆژانە چاوبەستەکیەک دەکەم و پاروێک نان پوڵێک شتێکم دەدەنێ خەڵک پێی شتێکی سەیر و جوانە بەڵام ئەسڵ و ئەساسی نییە ئەو ساحیرانەی ئەو کاتە ئەو جادوبازانن لە ئەمانەی ئێستا زۆر باشتر بوون لەوانەیە جەناب دوو پرسی مامۆستا تۆ ئەمەت بۆ ژێڕایەوە مەلای گەورەی کۆیە ڕەحمەتی خوای لێبێ لە تەفسیری قورئاندا بۆ باسی ئەم ڕووداوانی ژیانی خۆی دەکا ئەمە دەرسە بۆ ئێمە کە پێمان دەڵێ ئاگادار بە زۆر شت هەیە بەس چاوبەستەکیە ئێستا جەنابەت دڵی وەڵڵاهی شتێکی سەیر بوو ئەی بۆ ئەم ساحیرانە نابیندرێ وەڵڵا ساحیرەکەی زەمانی مەلای گەورەی کۆیە کە فلسە سوورکەی کردووە بە زێڕی خالص دوای هەر بۆ خۆی وتوێتی وەڵڵای برا ئەمە چاوبەستەکیە و